ئەو خواردنانەی کە زۆر تایبەت بوون لای پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت چی بوون؟ زانست چۆن باسی سوودەکانی ئەم خواردنانە دەکات. خۆشەویستانی کورتکەناڵ، سڵاوی خوای گەورەتان لێبێت. بێگومان مسڵمانی ڕاستەقینە ڕقی لە هەموو شتێکە کە خودا ڕقی لێی بێت و بە هەمان شێوەش دەبێت ڕقی لەو شتانە بێت کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت ڕقی لێ بووە و حەزی لەو شتانە بێت کە پێغەمبەرمان حەزی لێ بووە. لەگەڵمان بن لەم ڤیدۆیەدا باسی ئەو خواردنانە دەکەین کە پێغەمبەرمان بە شێوەیەکی تایبەت حەزی لێ بووە. ئایا دەبێت چ سوودێکی هەبێت بۆ لەشی مرۆڤ و بە تایبەت هەندێکیان کە لە قورئانی پیرۆزیش باس کراوە. پێشەوەی بچینە ناو ڤیدۆکە سەبسکرایبی کورتکەناڵ بکەن لە یوتیوب، هەروەها سەردانی کەناڵەکەمان بکەن بۆ بینینی بابەتی سوودبەخش و ناوازە. خورما یەکێک لە خۆشترین خواردنەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت خورما بووە کە فەرموویەتی هەر ماڵێک خورمای تیا نەبێت خواردنی تیا نییە. خورما چەندین سوودی بۆ لەشی مرۆڤ هەیە و ژمارەیەک ڤیتامینی گرنگی تێدایە و مادەیەکی خۆراکی زۆر گرنگە. شایانی باسە خورما یارمەتی ڕێکخستنی کێشی لەشی مرۆڤ دەدات و هەرسکردنی لە گەدا زۆر ئاسانە و یارمەتی دەریشە بۆ هەرسکردنی خواردنەکانی تر. هەروەها کێشەکانی لاوازی دڵ چاک دەکات. هەنجیر یەکێکە لە میوەکانی بەهەشت، ئاستی کۆلیسترۆل لە خوێن دادەبەزێنێت و ئێسک پتە و دەکات. هەروەها چەندین ڤیتامینی تێدایە وەک ڤیتامین ئەی و B1 و B2. هەروەها بۆنی ناخۆشی ناودەم ناهێڵێت و چارەسەری لاوازی جنسی دەکات و زیبکەی گەنجەتی ناهێڵێت. هەروەها بۆ قژ هەڵوەرینی زۆر سوودی هەیە و شەکرەش چارەسەر دەکات. گەنم خواردنی ڕۆژانەی هەموو مرۆڤێکە کە دەیان ڤیتامین و مادەی سوودبەخشی لە خۆ گرتووە. مێشکی مرۆڤ چاڵاک دەکات و سیستەمی کارکردنی جگەر ڕێک دەخات. هەروەها بیرەوەری مرۆڤ بەهێز دەکات و لە هەناسەتەنجی دەیپارێزێت. ترێ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت زۆر حەزی لە ترێ بوو، زۆر دەیخوارد چونکە گورچیلەکانی مرۆڤ پاک دەکاتەوە و دڵ بەهێز دەکات. هەروەها جەستە لە ژەهراوی بوون دەپارێزێت و بینایی چاو بەهێز دەکات و مرۆڤ دەپارێزێت لە نەخۆشیەکانی دڵ. هەنگوین پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بە موسڵمانانی ڕاگەیاندووە کە هەنگوین چارەسەری هەموو دەرد و نەخۆشیەکە. هەروەها خودای گەورەش بەڵێنی ڕووبارێکی تایبەت بە هەنگوین دەدات بە موسڵمانان لە بەهەشت و پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت هەموو بەیانیەک هەنگوین و ئاوی گەرمی دەخواردەوە چونکە هەنگوین باشترین خواردن و خواردنەوەیە. هەنار شێوەیەکی تایبەتی هەیە لە دڵی موسڵمانان چونکە لە قورئانی پیرۆز ناوی هاتووە و لە قورئانی پیرۆز لە دوو شوێن ناوی باس کراوە کە یەکێکە لە میوەکانی بەهەشت و چەندین ڤیتامینی بەسوودی تێدایە کە مرۆڤ لە هەوکردن و شێرپەنجە دەپارێزێت. کوارگ یاخود قارچک سوودێکی تایبەتی خۆی هەیە کە هێرش دەکاتە سەر خانە شێرپەنجەییەکان و مرۆڤ لە هەموو خانە شێرپەنجەییەکان دەپارێزێت و بۆ ئەو کەسانەی کە شێرپەنجەیان هەیە باش ژمارەیەکی زۆر قارچک بخۆن چونکە ڕوبەڕووی خانە شێرپەنجەییەکان دەبێتەوە و لە ناویان دەبات. هەروەها بەرگری لەش بۆ نەخۆشی زیاد دەکات. زەیتون خودای گەورە لە زۆر شوێن لە قورئانی پیرۆز باسی زەیتونی کردووە. هەروەها پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت ئامۆژگاریمان دەکات بە خواردنەوەی زەیتی زەیتون چونکە زەیتی زەیتون 70 جۆر نەخۆشی چارەسەر دەکات و زەیتون بە خواردنی پێغەمبەرەکان دادەنرێت و دەیان سوودی بۆ جەستەی مرۆڤ هەیە کەوا لە مرۆڤ دەکات هەست بە تێربوون بکات و جەستە بەهێز دەکات و ئارەزووی خواردن کەم دەکاتەوە. هەروەها چەندین نەخۆشی ئێسک چارەسەر دەکات و مرۆڤ دەپارێزێت لە نەخۆشیەکانی دڵ. شووتی کە خواردنێکی هاوینەیە و دەیان سوودی بۆ جەستەی مرۆڤ هەیە وەک پاکردنەوەی ڕێڕەوی میز و چارەسەرکردنی کێشەکانی گورچیلە و پەستانی خوێن کەم دەکاتەوە و سەرچاوەیەکی گرنگی ڤیتامینە. هەروەها
زۆربەی خەڵکی لە کاتی دابەزاندنی کێش شووتی دەخۆن کە یارمەتی توانەوەی چەوری زیادەی لەش دەدات. گۆشتی سوور. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بە شێوەیەکی تایبەت حەزی لە گۆشتی سوور بووە و دەیوت کە گۆشتی سوور سەرۆکی خواردنەکانە و چەندین سوودی تایبەتی خۆی هەیە. بەرگری لەش بەهێز دەکات و گەشەی ئێسک خێرا دەکات و چاڵاکی دەکات. هەروەها چارەسەرێکی باشی بێتاقەتی و ماندوێتیە و جەستەش لە کەمخوێنی دەپارێزێت و یارمەتی دەردەبێت بۆ چاکبوونەوەی خێرایی برین و ئاستی شەکرە لە جەستە ڕێک دەخات. کودی یاخود کوولەکەی زەرد. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت حەزی لەو خواردنە بووە و بە خێزانەکەی وتووە کاتێک خواردنتان دروست کرد با کوولەکەی زەردی زۆر تێدا بێت چونکە چەندین سوودی گرنگی هەیە بۆ جەستەی مرۆڤ وەکو بەهێزکردنی بەرگری لەش و سەرچاوەیەکی باشی ڤیتامین ئەی و ئەو کەسانەی دەیانەوێت کێشیان دابەزێنن با کوولەکەی زەرد بخۆن. کاریگەری زۆر گەورەی هەیە بۆ لاوازبوون. هەروەها جەستە لە تیشکی سەر و بنەوشەیی دەپارێزێت و چارەسەرێکی باشی نەخۆشی شەکرەیە. ئێستاش باسی سێ خواردنی تایبەتی پێغەمبەرمان دەکەین درودی خوای لەسەر بێت کە بە ڕادەیەکی زۆر حەزی لێبووە و دایم خواردوویەتی. یەکەم تەشریب. خۆشترین خواردنی پێغەمبەرمان بووە درودی خوای لەسەر بێت و خواردنێکی کۆنە و لە سەردەمی جاهیلیەوە تاوەکو ئێستاش هەیە. ئێستا لە میسر و مەغریبدا هەیە بەڵام بە ناوی جیاواز. دووەم سووپ بە گۆشتی سوور. هەندێک پارچە گۆشتی تەنک و بچووک لە ناو ئاودا دەکوڵێنرێت و دەبێتە شلەی گۆشت و پێی دەوترێت سووپ. سێەم دۆغەوا. بۆ ئەم خواردنە ماست یان شیر بەکاردەهێنرێت و لەگەڵ گۆشت و هەندێک مادەی تری خۆراکی تێکەڵ دەکرێت و خواردنێکی تایبەت بووە لای پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت. لێرەدا گەیشتینە کۆتایی ڤیدۆکە. تۆی بینەر خۆشترین خواردن لە لای تۆ چییە؟ لە کۆمنت پێمان بڵێ. هەروەها وەک ڕێزێک لە ماندووبوونمان لایکی ڤیدۆکە بکە ئەگەر بەدڵت بوو و بۆ بینینی بابەتی هەمە جۆر سەردانی کورد کەناڵ بکەن لە یوتیوب. تا بابەتێکی تر و ڤیدۆیەکی تر بەخواتان دەسپێرم و شاد و کامەران بن.